سڵاوی خواتان لێبێ و بەیانیتان باش هیوادارین تەندروست و لە ساخ و هەمیشە ئاسوودە بن. بێگومانم ڕۆژ پامی ڕۆژ بڕگە بابەتی جیاوازی لە خۆگرتووە لەگەڵ هاوکارانمان هاتوونێتەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ کۆمەڵە بڕگە بابەتان پێشکەش دەکەین. هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵماندا بن. بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی یازوو خۆشەویست، خۆشحاڵین جارێکی دیکە هاتینەوە خزمەتان لەگەڵ هاوکارم هۆنیا و بە یارمەتی هاوکارانمان ئەمڕۆژ بەرنامەیەکی تایبەتی پامی ڕۆژتان پێشکەش دەکەین کە بابەتەکانمان جۆراوجۆرن لە دوو تەوری سەرەکی پێکدێن. لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕووداوێکی گرنگی ژیانی پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێ دەکەین کە ئەویش ئیسرا و میعراجە. بزانین ئەمە چۆن ڕوویدا و ئایا هاوڵان ئەمانەیان کە بینی هەڵوێستیان چی بووە ئەم شەوەی کە پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێت بردوێ بۆ ئاسمانەکان و پێغەمبەرانی بینی و کۆمەڵێک ڕوودا و لەو شەوەدا ڕوویدا چ پامێکی تێدایە بۆ ئێمەی موسڵمان، چۆن دەبێت سوود لەو ڕووداوە گرنگەی مێژووی ژیانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ وەربگرین. بڵێ لە تەوری دومدا بابەتێکمان ئامادە کردووە کە باسکردنە لە یەکێک لە کێشە و گیر و گرفتەکانی گەنجان، ئەویش بێکاریە. دەپرسین ئاخۆ بێکاری بۆچی دەگەڕێتەوە، هۆکارەکەی چێ، بۆ نەترانراوە لە کوردستاندا خزمەت بەچینی گەنج بکرێ، هەلیکار بڕەخسێنرێ، بەداخەوە نەک هەلیکار نەڕەخساوە بەڵکو وای کردووە وڵات گەنجان ڕێگای وڵاتان بگرنە بەرن و بەرەو مردن و بەرەو لە ناوچوون ڕێبکەین. بۆیە بە بابەتێکی گرنگمان زانی تەوەرەی دۆممان تایبەت کردووە بەوە باس لەو کێشەیە دەکەین کە ڕۆبەڕی گەنجان بۆتەوە. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی کێشەها لەگەڵماندا. زان و خۆشەویستان، لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕووداوێکی گرنگی مێژووی دەکەین لە ژیانی پێغەمبەری ئازیزمان ڕوویدا کە درودی خوای لەسەر بێت کە ئەو دەمەی کە ئەو ڕووداوە ڕوویدا پێغەمبەری ئازیزمان لە ناڕەحەتێکدا بوو، لە دڵی نائارام بوو بۆی کە لە سەردەمێکی بانگەوازیدا بوو. هەروەها ئەو ڕووداوە ڕووداوێکی گرنگی مێژووی بوو لە ئاینی پیرۆزی ئیسلامدەوە بۆ پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێ و ئومێدێکی گەورەی بۆ گەڕایەوە بۆیش بەوەی کە لە شەوێکدا ئیسرا و میعراج ڕوویدا و پێغەمبەری ئازیزمان درودی خوای لەسەر بێ بەرەو ئاسمانەکان بەرز بوویەوە و لەوێدا چەندین ڕووداوی جیاجیا ڕوویدا. لەم تەوەرەیەماندا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوەی کە ئایا ئەم ڕووداوە چ پەیامێکی تێدایە بۆ موسڵمانان، هەڵوێستی هەواڵان چی بوو لەم بارەیەوە، هەروەها بە گرنگی و بە زیاتر باز لەو ڕووداوە گرنگەی ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەری ئازیزمان دەکەین. دەستپێک دەچینە لای ناوبڕک و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. والإشراق جبريل جاء النبي يدعوه فوق البراق هو النبي الأمين له
الصعاب تهون وقوله قول صدق وفعله مأمون أجب نداء السماء يا سيد الأنبياء أجب نداء السماء يا سيد الأنبياء فوق البراق سريعا في رحلة الإسراء وحين تم الوصول في القدس صلى الرسول وكان خير رفيق للمصطفى جبريل صلوا على المختار يحاط بالأنوار عند الذي نرتجيه قد فاز بالأسرار قد عاد يحمل فرضا 5 من الصلوات ويملأ الأرض خيرا فيضا من البركات وعاد فوق البراق من فوق 7 طباق وعاد فوق البراق من فوق 7 طباق يدعو لمن صدقوه بالفوز يوم التلاق. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گەورەی شەوی ئیسرا و میعراج دەکەین لە ژیانی پێغەمبەری عەزیزمان دوودی خوای لەسەر بێت و باز لەوە دەکەین کە بزانین ئەم ڕووداوە چۆن ڕیداوە واتای ئیسرا و میعراج چی دەگەێنێت گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەحمەد شەریعە بانخواز و زانای ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێت. مامۆستا گەر لەوە دەست پێ بکەین ئەم ڕووداوە چۆن ڕیداوە لە ساڵی چەندەمی پێغەمبەرایەتی پێغەمبەری عەزیزمان دوودی خوای لەسەر بێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إسراء ومعراج دوبابة إسراء جاء ومعراج جاء. إسراء يعني الشوروي ومعراج يعني برزبونو. إسراء ومعراج وكود الخوشي دانوغ وبيغمري صلى الله عليه وسلم دبروا دواي مردني أبو طالب ودواي مردني خديجة بوا كهاوسري جولو خوشويسي بيغمر بوا صلى الله عليه وسلم ودواي أوجبوا كبيغمري خوال لما كا زورتيني بوا تو زياتر آزار درا ودواي مردني أبو طالب وزياتر دستيان تيشوا بوي ويكا أبو طالب نما ودفاعي لبكا وبيغمري خوال صلى الله عليه وسلم ركنوا الطائف لقال زيدي كوري حادثة لبرو وكو كوري خوي واب وزور لي أمين بوا وكويلي خوي بوا آزادي كدوا ركنوا الطائف بولاي سەرۆکۆزەکانی ئەوێ بۆ لای پاشاکانی ئەو کە پێیانتون پاشا بە سەرۆکۆزەکان بەڵام لەوێ زۆر بە خراپی جوابیان دەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لەو فەرموودەیە کە عائیشە دایکی ئیمانداران نەگێڕێتەوە ڕزای خوای لێبێ فەرمێ تو ئەی پێغەمبەری خوا هیچ کاتێک هەبووە لە ژیان تا هەرگیز لە ژیان تا لە ڕۆژی ئوحود زیاتر ئازار دراوی زیاتر ئازارت چەشتووە فەرمووی ئەوەی کە گەلەکەی تۆ بە منیان کرد زۆر زۆر لە جەنگی ئوحود ناخۆشتر بوو کە لە ئوحودا 7 ئەسحابی پێغەمبەر شەهید بوون و 7 بریندار بوون و پێغەمبەری خوا خوێن هاتووە خوارەوە بەلەشیە و لە بەعزێ لەو ڕیواتانە فەرمێ خوێن گەیشتبووە ناو پێڵاوەکانی ناو قاچی یعنی بە قاچیان ڕۆیشتبووە خوارە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ ئەو ڕۆژەی کە چوینە تائیف لە تائیف جوابیان نایەنەوە پێمان گوتن باسی مەکەن باسییان کرد اینجا مناڵ و گەنج و شێت و هەرزە شتیان لێ هاندەم بەردەبارانیان کردن فەرمی ئەو ڕۆژە زۆر لەو ڕۆژە ناخۆشتر بوو کە تۆ باسیکەی ڕۆژی ئوحود. ئەو ئیسرا و میعراجە کە هەردووکیان لە یەک شەوا بوون لەسەر ڕای زۆربەی هەر زۆری زاناکان چونکە اختلافێکی کەم هەیە لەوبارەوە دوای مردنی ئەبوو طالیب و دوای مردنی خەدیجەة الکوبرا و دوای ئەوەی کە پێغەمبەری خوا لە تائیف ئاوە ئازار درا و گەڕایەوە بە دڵی شکا و بە خەم و خەفەتێکی زۆر و گەڕایەوە بەرەو مەکاتە کە زەید دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا تۆ وا دیارە بەرەو مەکە ئەڕۆی ئێمە لە مەکە دەریان نەکردین تازە تۆ گەڕێ بەرەو مەکە لە مەکە چیمان بۆ کرێ فەرمووی خوای گەورە پەکی دینی خۆی ناخا خەم من نەبێ خوای گەورە دینی خۆی سەرەخا و جێگایەکی بۆ کاتەوە
انجا گەڕاینەوە بۆ مەکە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای خەبەری نار مطعیمی کوڕی عەدی هات بردیەوە لە بەنی عەبدولمەناف بردیەوە خۆی حیمایە کرد لە ئەو کاتە پێیان تۆ جیوار لە پەنای ئەوە ڕۆشتەوە و ئەویش کە سوکارەکەی بار کرد و چووە نزیکی کەعبەوتی هەر کەسێک قسە بە محەممەد بڵێن بە منی وتووە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا هەموو خەموخەفەتە هەبوو لە مەکە ئەوە حاڵیان بوو کافرەکان بە هیچ شێو بڕوایان پێ ناکرد ئەوانەی کە بڕواشیان پێکرا بوو بڕوایان پێکرد بوو زۆر ئازارە دران وان لێ هاتوو تەنگیان پێچدرا بوو لیان شەهید کرابوو لیان ئازادرا بوو لیان دەربەدر کرابوو بوختان بۆ پێغەمبەر کرابوو ئەنواعی قسەی ناشیرین و شێت و کتێبگرەوە و چیوسیان بە پێغەمبەرەوت دوای ئەم هەموو خەموخەفەتە ئەنجا خوای گەورە ئیسرا و میعراجی بە پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم لەسەر دوو هەیە ڕێیەکانە فەرمێ ساڵێک پێش کۆچ ساڵی پێشەوەی کە پێغەمبەری خوا کۆچکە و ڕێیەکیشانە فەرمێ 3 ساڵ پێشەوەی کە پێغەمبەری خوا کۆچکە بۆ مەکە بۆ مەدینە لە مەکە و بۆ مەدینە دوای تایف ئەم ئیسرا و میعراجە کرا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی باسی کردو چۆن ڕوویاوە و چۆن دەستی پێکردووە و لەکوێوە دەستی پێکردو لەکوێ کۆتایی پێهاتووە زۆر باش ئەو ڕووداوە گرنگانە چین کە لەو بەسەر هاتە ڕوویدا لەو معجزەیە ڕوویداوە حکمەتی ڕوودانی ئەمە چی بوو کە پێغەمبەری خوا بانگێشت کرا هەم بۆ شاری قودس و هەم بۆ بەرزبوونەوەی بۆ ئاسمانی پیرۆز حکمەتی ئەم ئیسرا و میعراجە زۆرە ئەوە نییە کە لە کەلیمەیەکیان لە بەرنامەیەکە باس کرد چونکە زانەکان سەدان کتێب و بەرنامەیان لەسەر نووسیوە بەڵام ئەوەی کە چەندانەیەکیان لێرە باسکەین ئەوەیە کە وەکو باسمان کرد خوای گەورە دەستی لە پێغەمبەرەکانی خۆی بەرنەداوە خوای گەورە لە کاتێکە کە هەموو خەڵک دەستی لێ بەرداون و حکمەتی خوای گەورە وا بووە کە ئەبوو تالیب وەکو پشتیوانێکی دنیا وەکو سەنەدێکی دنیایی خەدیجە وەکو سەنەدێکی ناوخۆی ئیماڵەوە کە پشتیوانیان کرد ئەبوو تالیب لە دەرەوە نێشتۆ کەس قسەی پێ بڵێ خەدیجە لە ماڵەوە دڵخۆشیاوەتەوە پشتیوانی کردو و یەکەم کەس بۆ ئیمانی پێێناوە و ئەم لا ئەولا تائیف و فلان ئەم شوێنانش کە پێغەمبەری خوا ئومێدێکی پێ هەبوو ینی بەگوێی بکەن شوێنی بکەون کە خوای گەورە وای کردو هەموو ئەو شتانە لە پێغەمبەری خوا بستێنێتوانێ بۆی ڕووی لە هیچ لایەکیان نەبێ ئیلا ڕووی لە ئەڵڵا بێ بۆی خەڵقیش و بۆ خەڵقیش دەرکێ و پێغەمبەری خوا خۆشی هەرزانی وێتی خوای گەورە بۆی ئەو یەقینەی پێغەمبەر ئەو ئیخلاصەی پێغەمبەر دەرخوا کە تەنها پشتی بەخوای گەورە قایم بوو تەنها پشتی بەخوای گەورە بەستووە هەر خوای گەورە خۆی ئەم دینە سەرەخا ئەم پێغەمبەرە سەرەخا لەبەرەوەی گەورەترین حکمەتی ئیسرا و میعراجەوە بوو کە هەموو هۆکارەکانی دنیای لێساندەتوانێت پشتیوانەکانی دنیا ئەبوو تالیبە خەدیجە تائیفە و خەڵقی مەکە و عەشیرەت و کە سوکارەکەی خۆیەتی هەمویانی لێساندەتوانێت اینجا دەستیشی نەگەیشتە مەدینە مسلمانەکانی ناردوو بۆیە کەسیش نەبوو بۆ کتوب پڕە بگاتە فریای و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک ئەمانەی هیچ نەما اینجا خوای گەورە خۆی بانگی کرد و بۆ ئاسمان و دڵخۆشیایەوە بۆیە گەورەترین بابەتێک کە باس کرد لە ئیسرا و میعراج ئەوەیە کە یەکلابوونەوەیە و دەستبەرداربوونە لە هەموو وەسائلێکی سەر عەرزی و لە هەموو وەسائلێکی غەیری خوا لە هەموو هۆکارێک کە بڵێ ئەم هۆکارە ئیسلامی سەرخست ئەبوو تالیب نەبیا سەر ناکەوت تائیف نەبیا سەر ناکەوت فلان هەموو خوای گەورە ئەبوو تالیبیشی مران خەدیجەشی مران تائیفیش ئەو بەناشیرنی جوابیان داوە لەگەڵ ئەو شاکە لە ئاخری هاتن مسلمان بوون ئەو سێ کەسەی کە پێغەمبەریان دەرکرد لە بەعزێ لە ڕیواتەکانە فەرموو دوایی هاتن ئیمانیان هێنا بەڵام اینجا خوای گەورە ئیسرا و میعراجی پێکرد اینجا شەوڕەوی پێکرد و یەکێ لەو بابەتانەی کە زۆر مهمە لە شەوڕەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە بە شەو بووە چونکە زۆربەی زۆری عیبادەتە مهمەکان بە شەو کراون ئەوانەی کە خالیس بۆ خوا بوون وەکو شەو نوێژ مەسەلەن وەکو هاتنە یەکەم جار کە پێغەمبەری خوا بۆ پێغەمبەر لە شەوە بۆ پێغەمبەر یەکەم کۆپلەی قورئان یەکەم 5 ئاەتی قورئان کە دابەزیوە لە شەوە هاتوتە خوارەوە ئیسرا و میعراج لە شەوا کراوە هیجرەت لە شەوا کراوە و زۆر ئیشی کار کە پێغەمبەری خوا فەرمێ من خافە ئەدلەجە ومن ئەدلەجە بەلەغ المەنزل هەر کەسێ بیە ئیشێکی زۆر گرنگ کە بیە بە ئاسانی لێی دەرچێ با شەوی بەدەمەوە بگرێ با شەوی بەدەمەوە بگرێ ینی پێش بانگی بەیانی بەڕێکەوە بۆی زوو لەو سەرەوە بگاتە ماڵەوە و هەروەها عیبادەتە گرنگەکان زۆربەی زۆریان بە شەوا کراون بۆیە خوای گەورە بە شەو پێغەمبەری خوای بردووە ئەوە ئیسرا پێوتری ئیسرا لە مەککەوە بۆ قودس بۆ بەیت المەقدس و لەوێشەوە بۆ ئاسمان ئەوش پێوتری میعراج زۆر باشە مامۆستایان ئەم ڕووداوە چۆنی بوو سەرەتاکەی چۆن بوو چۆن ڕوویدا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چەند ڕیوایەتێک هاتووە لە بەعزێ لەو ڕیوایەتانە فەرمێ نەخەوت بووم نە بەخەبەر بووم لە نزیک حیجر لە ڕیوایەت تریشا فەرمێ
لە شوێنێکی کە بووم ئەفەرمێ لەو کاتە دوو مەلایکە هاتن بۆ لام جبریل هات بۆ لام و سنگیان شەق کردم و دوو مەلایکەتە ئەو بەشێکە شتێکیان لێ دەرەناو دوایی وەک خۆیان لێ کردەوە خستیانەوە شوێنی خۆی پاکیان کردەوە و تیان بەشی شەیتانمان لێ دەرێناوە ئەنجا دوای ئەوە ئاژەڵێکیان بۆ هێنام وەڵاخێکیان بۆ هێنام کە لە گوێ درێژ گەورەتر بوو لە ئێستر بچووکتر بوو تیان سواری ئەو وەڵاخەکە جموجووری کرد جوبرائیل وەک بڵێ سەرکۆنەیەکە لێی تووڕە بوو فەرمووی تۆ هیچ کەسێک لە محەممەد چاکتر سواری پشتی تۆ نەبووە چۆن ئێستا جموجوڵەکەی ئەنجا پێغەمبەری خوا فەرمێ ئەو کاتە ڕاوەستا کە سواری بووم لە حیبەتی ئەو قسەی کە جبریل پێوتو بۆ وەڵاخەکە لە حیبەتی ئەوەی کە یەکەم جار ڕانەوەستا سوار پشتی بم بە ئاسانی ئەفەرمێ هەموو لەشی بوو بە عارق ئەنجا دوای ئەوە بەڕێکەوتین و هەر هەنگاوێکی ئەوەندە بوو کە چاوی خۆی بڕیە کرد هەموو هەنگاوێکی ئاوە بوو لە ڕێگا بەلای کۆمەڵە ڕووداوە ڕۆژنێکیان ئەفریتێک بوو کە ڕووناکێکی پێ و بەڵام جبریل دوعایەکی پێوتم فەرمووی ئەم دوعایە بخوێنێتر ئەوە نابینیوانێت چراکەش یەکوشێتەوە بەدەمی شاکەوێ و هەروە بینیم لە ڕێگا کۆمەڵشتی سەیر و سەمەرم بینی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە درێژی باسییانەکە کە لە ڕێگا کۆمەڵشتی بینیوە تا گەیشتە بەیت المەقدس لە بەیت المەقدس وڵاغەکەی بەستۆتەوە بە ئاڵقەیەکەوە کە پێغەمبەرەکان بۆ ئەڵقەوە بە دەرگاکەوە بووە بۆ ئەڵقەوە پێغەمبەرەکان وڵاغەکانی خۆیان بەستەوە فەرمی میش وڵاغەکەم بێ بەستەوە ئینجا پێشنوێژیم کرد بۆ پێغەمبەرەکانم بینین پێشنوێژیم بۆ کردن و ڕەئی هەیە کە فەرمێ دوای ئەوەی کە گەڕاوەتەوە پێشنوێژی بۆ کردن بەڵام زانەکانە فەرمون ڕەئی ڕاجی ئەوەی ئیبن کەثیر و کۆمەڵە لە زانەکانە فەرمون کە لەم سەرەوە پێشنوێژی بۆ کردون چونکە دوای کە ئەچوو ئاسمانەکان جوبرائیل پێیە ناساند فەرمووە من موسایە ئەوە فڵانە ئەگەر لەو پێشنوێژی بۆ بکردنای ناسین پێشنوێژی بۆ کردن و دوای ئەوە دوو قاپیان بۆ هێنا یەکیان عرەقی تیا بوو خەمری تیا بوو یەکێکیان شیری تیا بوو شیرەکەی هەڵبژاد و جیبریلیش فەرمووی اخترت الفطرة فەرمووی فطرەتە هەڵبژاد شتێکی باش هەڵبژاد بۆ ئومەتەکەت ئەنجا دوای ئەوە فەرمێ بۆ شێوەیە بەرز بووینەوە بە ئاسمانی یەکەم و جیبریل لە دەرگایە ئاسمانی یەکەم دەرگاوانەکەی فەرمووی چێ لەگەڵە جیبریلم و محەممەدم لەگەڵەتیان بان کراوە بەڵێ بان کراوە جاوتیان یاخوا بە خێر بێ ئتر دەرگایان لێ کردەوە پێشوازیان لێ کردو ئەفەرمێ لە ئاسمان یەکەم بە خزمەتی ئادەم گەیشتم لە دووەم بە خزمەتی یەحیا و زەکەریا گەیشتم تر بۆ شێوێ لە سێهەم یوسف لە چوارەم ئیدریس لە پێنجەم هاڕون لە شەشەم موسا و لە حەوتەمیش ئیبراهیم کە گەیشتمە ئێوە فەرمووی ئەمە باوکە گەورەتە ئەمە ئیبراهیم ئەبڕۆ سەلامی لێ بکات سەلام لێ کرد ئیش فەرمووی بەخێر بێ کوڕی چاک ئەی پێغەمبەری چاک بە خێراتنی کردم و ئەنجا دوعای خێری بۆ کردم و ئەنجا سەرکەوتم بۆ شوێنێک هەتا گەیشتن ئەندازەیەک کە جیبریل فەرمووی من ناتوانم لەوە زیاتر بێم ئیتر تۆ بڕۆ سەرەوە من ڕۆیشتمە سەرەوە لەوێشا جیبریل دوو قاپی پێشکەش کردم ئێکیان هەنگوین و ئێکیان وەکو لە ڕێواتەکەی تریان هاتووە فەرمێ لێوە دوو قاپی پێشکەش کردم ئێکیان هەنگوین و ئێکیان عارەقی تیا بوو ئێکیان عارەق و ئێکیان شیری تیا بوو شیرەکەم هەڵبژار فەرمووی زۆر شتێکی چاکە کرد ئینجا من ڕۆیشتم و جیبریل فەرمووی من ناتوانم لەوە زیاتر بێم هەتا چوومە شوێنێک کە خی گەورە لەوێ نوێژی لەسەر فەرز کردم و بۆ شێوێ گەڕامە بۆ لای موسا ئەو بە سەراتەکەی بە دوور درێژی کە گەڕامە بۆ لای موسا خی گەورە دەنوێژی لەسەر نوێژی لەسەر فەرز کردوم فەرمووی ئومەتەکەی تۆ ناتوانێت بیکە چۆن نەزانی فەرمی بە ئومەتەکەی خۆمەزانم بگەڕێنەوە تەکلیف کە باخوا بۆی کەم کاتەوە فەرمێ هەموو جارە گەڕامەوە تا خی گەورە پێنج کەمی کردەوە لە ڕوایەتیان نەفەرە پێنج کەمی کردەوە یعنی بزانە چەند جار گەڕاوەتەوە هەتا بوو بە پێنج نوێژ لە ئاخیرا خی گەورە فەرمووی بە ئومەتەکە بڵێ ئەی محەممەد ئەم پێنج نوێژە بکەن خێری 50 نوێژیان بۆ نووسێ هاتمەوە بۆ لای موسا فەرمی من بزانم ئومەتەکەی تۆ ئەو پێنجش بە تەواتی ناکەن بگەڕێنەوە تەکلیفیان بۆ کە باکەمتر بێ بەزەیم بە ئومەتەکە تا دێتەوە فەرمێ وتم بە خوار ڕوم نایە لەو زیاتر تەکلیف بکەم ئەوەندەم تەکلیف کردو بەڵام خی گەورە فەرمێتی هەر کەسێک ئەو پێنج نوێژە بکە بۆی بری 50 نوێژەکەوێ ئەوە مەسەلەی ئیسراعەکە بۆ شێوە بوو کە فەرمێ لە ڕێگا بینیم موسا لە قەبرەکەیان نوێژیە کرد موسام بینی لە قەبرەکەیان نوێژیە کرد و پێغەمبەری خوا کۆمەڵە بە سەلاتی زۆری بینی لە ڕێگا لەم سەریشەوە لەو سەریشەوە ئەنجا لە ئاسمانەکانجی کۆمەڵە شتی بینی یەکێ لەوانە فەرمووی بەعزێ لەو مەلایکەتانە بینین بەعزێ وەکو مەلەک المەوت مەسەڵەن مەلایکەتەکانی کە ئیسرافیل بینیم وەکو حەسیر وا بووم لەسەر عەرزا لە ترسی خوای گەورە سەریان لە سوجدا و پام بوونەوە بە عەرزا بۆ شێوەش کە باسم کرد پێغەمبەرەکانی بینی وا فەرمێ دوای ئەوە من بەهەشتیان پیشاندام لە بەهەشتا کۆمەڵە ڕووداوم بینی یەکێ لەوانە ئەوە بوو گوێم لە خشەی نەعلێ بوو کتم ئەمە چێ وتیان ئەمە خشەی نەعلی غومەیساە غومەیسا عنی ئوم سولەیم
و پێغەمبەری خوا هات بۆی جەڕا مسلم ئەو ئافرەتە بوو کە دایکی ئەنەسی کوڕی مالی بوو دوای شووی کرد بە ئەبوو تەلحە و مارەیەکەی لا ئیلاهە ئیلا الله بوو ئەوە پێغەمبەری خوا فەرمووی گوێم لە خشەی نەعلەکەی وەروەها پێغەمبەری خوا فەرمووی گوێم لە خشەی نەعلێ بووتم ئەمە کێ وتیان ئەمە بیلالە پێغەمبەری خوا فەرمی ئەی بیلال بە چی گەیشتوێ فەرمی ئەی پێغەمبەری خوا ئیشێکی وام نەکردووە کە گەڕایە بۆی جەڕایەوە فەرمووی ئەوەندە نەبێ کە دەست نوێژ دەگرم هەموو جارە چەند ڕەکاتی نوێژ دەکەم و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کچێکی تازە پێگەیشتووی بینی کچێکی گەنج وەکوان جاریەکی بینی کچێکی گەنج فەرمووی تۆ چێکی من جاریەی یعنی کارەکەری یان با بڵێ کەنیزەکی زەیدی کوڕی حارثەم لە بەهەشتا بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کۆمەڵە و داوی تریشی بینی کە لە بەهەشتاوە دوای ئەو پێغەمبەری خوا ناوی بەهەشتەکانی بینی فەرمی سوێن بە گەورەتی خۆم ناوی ئەو ئافرەتەم بینی لەناو بەهەشتەکانە کە ئاوی یابوو بە سەگەی لە چۆڵەوانیە خی گەورە لەبەر ئەو سەگە ئافوی کردبوو کە لەبەر خاتری خوا ئاوی یابوو بۆ سەگە ناوەکەیم بینی لەناو بەهەشتەکانە نووسراوە و فەرمووی ناوی کەسێکم بینی لەناو بەهەشتەکانە نووسراوە کە چڵێ دار لەسەر ڕێگایەکا بوو لای بردبوو بۆی خەڵق قاچی تێنەگیرێ فەرمی ئەوشم بینی ناو بەهەشتەکانە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵە ڕووداوی زۆر بین چونکە خی گەورە فەرمێ لینوریەکە من آياتنا الكبرى ئێمە بۆچی خی گەورە بۆیە بردوێتی کە کۆمەڵە ئاەتی خۆی پیشانبە ئیسرا کلمە ئیسرا شەوڕەوی کە باسمان کرد لەوەڵەوە لە سوڕەتی ئیسرا باسی کراوە بەناوی ئەوەن درراوە بەڵام میعراج لێ باز نەکراوە میعراج لە سوڕەتی نەجمە باس کراوە ما زاغ البصر وما طغى چەند جار باس کراوە لە قورآن پیرۆزە چی؟ ئەم ڕووداوایانی چەند ئیسرا و میعراج هەر ئەو جارە باس کراوە ئەو جارەیە ئیسراەکە لە چونکە کۆمەڵە لە زانایانە فەرمن چەند جارێ پێغەمبەری خوا ئیسرای پێکراوە بەس یەک جار میعراجی پێکراوە ئەو اختلافەیە بەڵام من ئەو ڕەئی ڕاجیحەم باس کرد کە فەرمێ هەر یەک جار بۆ ئیسرا و میعراج هەر لە یەک شەویشا بووە شەوڕەویەکە لە سوڕەتی ئیسرا باس کراوە و میعراجەکەش بەرزبوونەوەکە لە بەیت المەقدسەوە بۆ سەروی ئاسمانەکان و بۆ خزمەت خوای گەورە و بۆی کە نوێژ فەرز کرا ئەوەش لە سوڕەتی نەجمە باس کراوە کە خوای گەورە فەرمی نە چاوی بە هەڵەیە چووە نە دڵی بە هەڵەیە چووە ئەو شتانەی کە بینێتی بۆ ئێوە جارەتەوە هەمووی ڕاستە مامۆستا ئەو ڕووداوانە ئەو بەسەرهاتی کە ڕوویدا بۆ پێغەمبەری خوای گەورە چی هەستێکی لای پێغەمبەر دروست کرد و چی پەیامێکی وەرگرت بۆ ئەوی تربی کە هاتەوە بۆ شاری مەکە چی بە هاوڵەکانی بگەێنێ کە ڕەنگە ئەگەر زۆر بە درێژی باسی ڕووداوەکان بکەین نتوانین حەق بە هەمووی بین و هەمووی باس بکەین بەڵام دوای ئەوەی کە پێغەمبەری خوا هاتەوە ویستی چی بە هاوڵانی بگەێنێ خوای گەورە چ حکمەتێک و چ بەسەرهاتێکی لەم ڕووداوە بۆ هاوڵەکانی هەوڵە باسمان کرد کە خی گەورە چۆن ئیبراهیم فەرمووی خۆیان مردوم بۆ زیندوکەرەوە حەزەکەم بزانم مردوو چۆن زیندوە خی گەورە فەرمی بۆ بڕوا پێی نییە فەرمی بڕوان پێێتی بەس لیەطمەئینە قەلبی بۆی دڵم زیاتر دابمەزرێ سەری پێغەمبەری خوا هەرێ زاری کە خی گەورە پشتیوانیەکە کە ئەم بەرنامەی هەستەرەخا چونکە پێشتر کە لە تایب گەڕا بە زەیدی کوڕی حارثەی وت چۆن زەیدی کوڕی حارثە فەرموویە چی بۆ مەکە لەوێ دەریان کردی فەرمی بەڵێ خی گەورە ئیلا ڕێگایە کاتۆ ئەم دینی خۆی سەرخا ئیزانی کە سەرەکەی بەڵام خی گەورە بۆی کە زیاتر پشگیری پێغەمبەرەکەی بکە و پشگیریەکەی پێڕابگەێنێ بەرزی کردەوە بە ئاسمان و پێغەمبەری خوا شاد ئەوی بۆ ئەسحابەکان جێڕایەوە و بۆی کە دەرکەی ئەم پێغەمبەری خوا چەند ورەی بەرزە کە خەڵقێک لەوە چێ مسلمانێکی زۆر زۆر دامەزراو نەبی پێی بڵێ بکرێتە گومانەوە هەتا بەعزێ لە مسلمانەکان مرتەد بوونەوە بعضیان کافر بوونەوە کە بەسەراتەکان گومانیان لا دروست بوو مرتەد بوون بۆ بەڵام بۆی کە دەرکەی چێ زۆر زۆر بەڕاست مسلمان بووە ئەبوو بەکری سدیق فەرمووی تویان پێغەمبەرەکە تا ئێستا گول لەسەر عەرز وام کردووە ساڵێ بە یەک شەو چوون بۆ قودس لێوە چوون بۆ سەروی ئاسمانەکان لێوە هاتوو بۆ تۆڕێکی فەرمووی ئین قالەه صەدەق فەرمووی ئەگەر ئەو وتوێتی ڕاست دەکا فەرمووی ئەگەر ئەو فەرموو بێتی ڕاست دەکا چونکە من بڕوان پێ کردو ئێوارە بەیانی وەحی بۆ دێ چۆن بڕوای پێ ناکەم کە ئەوەی کردبێ بۆیە پێغەمبەری خوا ناوینا سدیق ماوەساوزانداوای بەڵگەشیان کردو بۆ نەوتوانن لە مزگەوتی ئەوە کافرەکان داوایان کرد مسلمانەکان داوان نەکرد کافرەکان داوای چکە موقیفی خەڵقەکە سێ بەش بوو بەشیان ئەبوو جەهل بوو کە یەکەم جار خۆی گەیاندە لای پێغەمبەری خوا ئینجا لێی پرسی چی کردووە چ شتی تازە هەیە پێغەمبەری خوا بۆی باس کرد ئەوە هەیە ئاوا بووە بەڕاستە ئەمە بڵێ ئەرە ئینکاری لێ نەکرد ڕای کرد خەڵک دەنگواتی نۆگۆ پەشیمان بێتەوە حسابی خۆی خەڵقەکەی هێناوتیەوە تا واڵێ ڕای کرد بۆ لای ئەبوو بەکر چوو خەڵقی بان کرد کە بە ئەبوو بەکری وای فەرموو ڕزای خوای لەبێ فەرمی ئەگەر ئەو فەرموو بێتی ڕاست دەکا چونکە من بڕوان پێ کردو ئێوارە بەیانی وەحی بۆ دێ کە چوو بە خەڵقێکی گوت خەڵقەکەی بان کرد بۆ لای پێغەمبەر بەعزەکان چی بۆیان بجێڕەوە پێغەمبەری خوا بۆی جێڕانەوە تیان نیشانەی چییە تی پرسیار بکەن تیان بەیت المەقدیسمان بۆ ئینکە
قودسمان بۆ وەسفکە پێغەمبەری خوا فەرمێ هیچ کاتێک ئەوەندە دڵم تەنگ نەبوو چکار نەبزانیم منەوە دلی وردەبووم بە شەو چووم بەڵام مەرە کە سەرم حەواخست خوای گەورە بەیت المەقدیس هێنا بەردەم وەسفم کرد و مطعیمی کوڕی عەدی کە زۆر شارەزا بوو زۆر شارەزام ئەیگوت بەڵێ ڕاست دەکەیت بەڵێ وایە ئەرە تا لێ بوومەوە هەموو وەسفەکانی بۆ کردن دیوارەکانی دەرگاکانی شوێنەکانی ئەنجا وتیان ئەمەی کە تۆ لێ هەمووی ڕاستە ئەنجا شتێکەمان پێ بڵێت چییە کاروانەکە پێغەمبەری خوا باسی کاروانەکەی بووین کاروانەتان لە فڵان شوێن لایەن داوە ئاویان داپۆشیوە بۆی بەیانی بزرینگێتەوە حازر بێ بیخۆنەوە من شەو چووم ئەو ئاوم خواردەوە سەرەکەیشم داپۆشیێتەوە و حوشترێکیان لێوم بوو نانەزانین لەکوێ من بانگم کردنتم حوشتەکەتان لە فڵان شوێنە کە کاروانەکەش دێ کە کاروانەکە دێ حوشتێ لە پێشی کاروانەکەوەیە سەر قافڵەیە دوو خراری پێوێ دوو گوێنی پێ گوێنەکەی بەدەست دەیسن پێڵە خرار بە عەرەبیش هەر پێڵە غەرار ئێکیان ڕەنگەکەی ئاوە ئێکیان ڕەنگەکەی ئاوە ئەو حوشتە لە پێش هەموو کاروانەکەوێ هەڵێ بەیانی کە بۆ ئەو کاتێک کە کاروانەکە هاتۆ لێیان پرسی تویان ڕاست دەکە ئاوەکەمان خورا بووانێ و ڕاستی شارەکەیمە حوشتەکەمان لێ و جۆمان لە دەنگێ و مەز نەمازانی چێە چ حوشتەکەتان لە فڵان شوێنە دۆزیمانەوە کاتی سەیری کاروانەکەشان کرد ئەو حوشتە لە پێشەوە لەبەرەوە پرسیارە زۆر لێکرد دەربارەی قودس دەربارەی دەرگاکانی دەرگایی پەنجەرەکانی پرسیاری وان لێکرد کە ئینسانی لە ماڵی خۆشیان لەو چێ باش نەیزانێ بەڵام پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە ئەوەندە بە ڕۆشنی و بە ڕووناکی هێنایە بەر چاوم وەکو لە بەر چاوما و لەوێ بم ئاو وەسفمە کرد مطعیمی کوڕی عەدی لەگەڵ ئەوکانی کە بە تایبەتی ئەو تی ئەم وەسفانە هەموو ڕاستن چۆن ئەڵێ هەروایە ئەنجا باسینە سەر قسەیەکی کە سەر بابەتێکە سەر بابەتێکە تر لەوە دووە کە شتێکی ئێمە هەر بڕوای پێ ناکەن لێ زۆر باشە مامۆستایان ئەم ڕووداوە چ پامێکی تایە بۆ مسلمانانی ئێستا دەبێت چۆن دەرز لەم ڕووداوە مێژووی پێغەمبەری عەزیزمان دوودی خوا لەسەر بێ وەربگرن و لەگەڵیشیدا هیچ سونەتێکەیە کە مسلمانان جێبەجێ بکەن لەم شەو پیرۆزەدا ئەم ڕووداوێکە تاکە ڕووداوە بەڵێن بۆ هیچ پێغەمبەرێکە نەبووە ئەوە یەکێک لە شتە موهیمەکان دووەم هیچ سونەتێکی تیانی لەو شەوە سونەتی تایبەت بە ئیسرا و میعراج تایبەت بڵێ ئەم شەوە بێت 4 کات بکەم بلەوەی ئیسرا و میعراج بەڵام کابرا توانێت تا بەیانی شەو نوێژکە عیبادەت کا پارەتەوە بەس بەناوی ئەوە نا کە سونەتە چونکە پێغەمبەری خوا خۆی نەیکردووە بەڵام بەناوی ئەوەی کە بە عام سونەتە سونەتێکی مطلق لە هەموو شێگا توانێت شەو نوێژکە کابرا توانێت لەو شەو شابی کە قورئان بخوێنێ سەڵاوات بە ذیکر بکات تەسبیحات بکات بەس بەناوی ئەوە نا بڵێ ئەمە تایبەتە بە شەوی ئیسرا و میعراجەوە ئەوە چێک لەو شتانەوە یەکێک لەو ڕووداوە گەورانەی کە لەم ڕووداوەیە ڕوویداوە بڵێن یەکێ لە ڕوکنە گەورەکانی ئیسلام کە فەرز کراوە نوێژە بۆی کە ئینسانی مسلمان کە نوێژی کرد وابزانێ ڕوحی چوو بۆ میعراج ڕوحی بەرز بۆتەوە وابزانێ ڕوحی ئەو سەفەرەی کردووە کە پێغەمبەری خوا کردوێتی کە هەموو عەجایبات و ئەو هەموو ئاەتە گەورانەی بینیوە لەبەرەوە نوێژ هەموو عیبادەتەکان لەسەر عەرز فەرز بوون تەنها نوێژ نەبێ و هەموو واجبەکان لەسەر عەرز دانراون تەنها دوان نەبێ یەکەمیان نوێژە دووەمیان سیلەی ڕەحمە چونکە پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە نوێژی لە ئاسمان لەسەر فەرز کردم و فەرمێ کاتێکیش مەخلوقاتەکانی دروست کرد سیلەی ڕەحمی دروست کرد و وەکو چرا هەر یاوەسی بە عەرشی خۆیان اینجا فەرمووی داوا بکە چیت دەوێ ئەویش فەرمووی من وصلني وصله الله ومن قطعني قطعه الله خوایە داوام ئەوەیە هەر کەسێ سیلەی ڕەحم و پەیوەندی خزمایەتی جێبەجێ کرد تۆش بەینە خۆش بێ لەگەڵیا هەر کەسێ پەیوەندی خزمایەتی خۆش نەبوو لەگەڵ خزمەکانیان بەینی خۆش نەبوو خوایە تۆش عیلاقەی لەگەڵا بسڕێنە خوای گەورە فەرمووی ئەو بۆ جێبەجێ کردی ئەو دوانە لە ئاسمان بوو ئەوما بیرتۆ لە ئیسرا و میعراجە کە ئەوەی لە ئیسرا و میعراجە سیلەی ڕەحمە لەگەڵ نوێژە نوێژ لە هەموو عیبادەتەکان گەورەترە لە بەرووی لە ئاسمان فەرز کراوە هەموو عیبادەتەکان لە عەرزن نوێژ لە ئاسمانە هەموو عیبادەتەکان لە دوای نوێژەوە نوێژ لەمیان گەورەترە چونکە نوێژ ئیماد الدینە ئەوە یەکێکە لەو بابەتانەی کە زۆر گرنگە یەکێکە لە بابەتەکانی یەقینە یەقین زۆر مهمە ئینسانی موسڵمان یەقینی هەبێ پێغەمبەری خوا وەکو باسمان کرد ئیبراهیم سەلامی خوای وەکو باسمان کرد پێشەوەیش خوای گەورە مردووی لەبەر چاوە زیندوو کاتەوە هەر بڕای هەبوو کە خوا زیندووە کاتەوە بەڵام فەرمووی لیەطمەئینە قەلبی خوای گەورەش فەرمووی خذ ئەربعەة من الطەیر لە 4 تەیر بێنە چیانێک فەسڕهن اینجا لە توپەتیان کە بەنایەکە دانێ هەر تۆزەی بەرە سەر شاخێک و ثم ادعوهن يأتينك سعيا انجا بانيام كبر زيندو دينا بردم او زيندو كمو پیغمبری خوا صلی الله علیه و سلم یقین یبو که ام دین هر سره که خوای گوره پشگیریه که هر کومر خلق شوین یکونو بجوی یکونو دینه که بلاو بتو ليظهره على الدين كله بس همو دینه كان ظالمه بلام خوای گوره بو یقینکی
بعملي پیشان با بۆی زیاتر یەقینەکەی دامەزراوتر بێ و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە چاوی خۆی ببینێ خوای گەورە بردوێتی بۆ ئیسرا و معراج هاتوشەتەوە بۆ شێ بۆی جەڕاوە لەگەڵیشیدا ئەو ناڕەحەتی و ئەو ناڕەحەتی دڵتەنگی نەماوە دوای ئەوە شتێکی زۆر کە مهمە بەڕاستی لە مەسەلەی ئیسرا و معراج ئەوەی کە پێغەمبەری خوا هات جێڕایەوەوان یعنی کە هەر کەسەی لە ئێمە بێڵێ لەوانەیە هەر هیچ کەس بڕوان پێ ناکە هەر کەس بڕوان ناکات تۆ بە شێوە بچیە کەرکووک بێوانێ لێرە بچی بە 20 کیلۆمەتر بڕی 50 کیلۆمەتر ببڕی بڕۆی بگەڕێ دەوتێ ماوەکەشی کەم بووە ئەنجا ماوەکەی کەم بڵێ ماوەکەش هێر کەم بوو چونکە پێغەمبەری خوا فەرمێ نوێژی عیشام لەگەڵ ئێوە کرد و نوێژی بەیانیشم لەگەڵ ئێوە کرد لەو بینەیە بوو لەبەرەوە ئەوەش کە بابەتێکی مهمە کە خوای گەورە لەو ماوەکەمەیە پێغەمبەری خوای بردووە و ئەوەی ئەو سەردانەی پێکردووە ئەو سەفەرەی پێکردووە کە پێغەمبەری خوش بێتەوە بۆ خەڵقی بجێڕێتەوە چونکە پێغەمبەرەکان ئەوەی کە زۆر مهم بۆ بەلایەنەوە شەرمیان لە کەس نەکەوە ولا یخافون لەومەتە لائیم لە لەومەی خەڵقی نەترساون خەڵق بە گوێم مەکا بە گوێم ناکا بڕواکە بڕوان ناکە تۆ بە چای خۆ بینوتە لەبەرەوە پێغەمبەری خوا هات بۆی جێڕانەوە کۆمەڵی خەڵق ئەوە کافر بوون هەر کافرتر بوون کۆمەڵی خەڵق موسڵمانی ساویلکە بوون ئەوانەش هەر مرتد بوون و گومانیان بۆ دروست بوو بەڵام پێغەمبەری خوا گوێی نایە لەوە چێگەر حەچی خەڵقێک حەچی موسڵمانە هەمووی مرتد بووە پێغەمبەر هەری جێڕایەوە چونکە پێغەمبەرەکان بوریان بەرز بوون لەوە نەترساو خەڵقیان فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك خوای گەورە فەرمێ بە تەنیا بچۆ جیهاد بکە بە تەنیا ئەگەر بە تاقی تەنیا پێغەمبەرەکان یەکەم جار بە تەنیا بوون بە تاقی تەنها بوون یعنی بە تەنیا بوون کەسیان لەگەڵان نەبوو ئەو بانگەوازان ڕاگەن بەتەواو بە تەنیا سەریخەن بۆیە خوای گەورە ئیسرا و معراجی پێکردووە کە هاتۆتەوە بە سەرهاتی گرنگ ئەوەی کە هاتۆ بۆ خەڵقی باس کردووە کە بۆ خەڵقی باس کردو خەڵقی گوێیان بۆ گرتو ئەو تا زۆربەی زۆری شانتیانەوە نییە مامۆستا لە دنیای ئێستا کە دنیای تەکنۆلۆژیا ئەگەر هەنێ شت ڕووبە لەواتێ باوەڕی پێ بکەین و بەلامانەوە شتێکی ناسایی نەبێ بەڵام لەو زەمانەدا کە ئەو ڕووداوە بەسەر پێغەمبەری خوادا هاتووە تەنانەت زانستی ئێستاش نەگەیشتوتە و ئاستا ئەمما چۆن پێغەمبەری خوا ئەو متمانەی دروست بوو لای هاوڵانی کە ئەم ڕووداوە بگێڕێتەوە ئەوان یەکسەر باوەڕی پێ بکەن و هەوڵ بن دینی خوای گەورە سەر بخەن ئێمەی موسڵمان دەتوانین لەم زەمانەدا وەکو هاوڵانی پێغەمبەر بین و بتوانین لە خزمەت ئاینی ئیسلام و بڵاوکردنەوەی ئاینی ئیسلامدا بین ئیزافی ئەو هاوکارەکەم ینی پێش ئەو ڕووداوێکی دیکە معجزەیەکی دیکەش ڕووی داوە بوون زیاتر یەقین بن بە هاوڵان کە بڵێن لەبەرەوەی فلانە ڕوودا و فلانە معجزە لە پێغەمبەری عەزیز مەندوودی خوا لەسەر بوو هەبوو ئەمەش تەواو ڕاستە ڕووداوێکی خۆ زۆر بووە مەسەلەن پێغەمبەری خوا لەبەر چاویانە مانگی لەت کردووە پێغەمبەری خوا لە هەموو ئەمانە لە ئیسرا و میعراج مهمتر گەورەتر قورئانی واتوە و عەرەبەکان بۆ خۆیان زانیویانە کافرەکان خۆیانتیان ئەمە قسەی شاعیر نییە ئەمە قسەی کاهین نییە ئەمە قسەی کتێبگرەوە نییە کەس ناتوانێت شتی وادانێ ئەمە زۆر شیرینە زۆر خۆشە زۆر زوڵاڵە مەسەلەن ئەمە معجزەی کە زۆر بووە پێغەمبەری خوا دەستی خستوتە ناو خواردنەوە لەبەر چاویانە و پێغەمبەری خوا فەرمێتی ئەو بەردە سەلام من لێکە السلام عليك يا رسول الله السلام عليك يا محمد مثلا کە پێغەمبەری خوا لەوە دواش لە مەدینەی فەرموو بەردێکە بوو لە سەردەمی مەکە سەلامی لێکردم ئێستا شمعی ناسمەوە معجزە زۆر بووە معجزەیان زۆر بینیوە لە ئیسرا و میعراج گەورەتریان بینیوە و باسم کە قورئانە بەڵام لە هەموو ئەمانە گەورەتر ئەوەی کە ئیمان لە پێش ئیمان هێنان بە ئیسرا و میعراج لە پێش ئیمان هێنان بە ئەوەی کە مانگ لە تکات لەبەر چاویانە خواردن زۆر کە ئاو لە پەنجەی بێتە دەرەوە لە بینی پەنجەکانیەوە ئەوە مهمە کە ئیمانی پێبێن ئەبوبەکر سیدیق فەرمووی چی فەرمووی ئەگەر ئەو توێتی ڕاست دەکات چونکە پێغەمبەری خوای گەورە هەموو شتێک دەتوانێت پێ بکات خوای گەورە شتەکەی پێکرد ئێستا سبحان الذي أسرى بعبده پێغەمبەر نافەرمێ من ئیسرا و میعراجم کردووە ئەفەرمێ پاک و بێگەردی بۆ ئەو خوای کە ئیسرا و میعراجی پێکرد پاکی یعنی سبحان الله زانەکانە فەرموون بۆ تعجوبە یعنی بۆ شتێک کە زۆر مهم بێ ئەگەر شتێکی بەسیط بێ وەکو بەعزێک خەون بووە زۆر مهم نەبوو لەوانە ئێستا خەڵکی خەون بینە بڵێ چوون بۆ ئاسمان بڵێ لە فڵان شوێن بووم بەڵام ئەگەر خەون بێ ئەوەندە بەلایەنە مهم نابوو خوای گەورەش ئەوەندە بۆ مهم باسی نابوو بۆیە خوای گەورە فەرمێ سبحانە بۆ مهمە بعبده عبدەکەی بەلاشە بردووە وەڵاقییانە ناوە سواری بووە خۆ ڕۆح سواری وەڵاق نابێ لەبەرەوە بەلاشە چووە و یەقینەکەش ئەوەیە کە بۆ ئێمەش و موسڵمانانی ئەو کاتەش ئیمان کە ئینسان ئیمانی هەبوو کەمە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم شتەکانی کە هەمووی ئاسانە بەڵام یەک کەلیمە ماوە کە لێرە زۆر مهمە ئەویش بڵێ ئێمە وەکو ئەسحابە بکەین نا وەکو ئەسحابە نابڵێ شوێنکەوتی ئەو بین هیچ کەس ناتوانێت وەکو ئەسحابەی پێغەمبەر بکات هیچ کەس ناتوانێت بگاتە پلەی ئەسحابە پلەی ئەسحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام ئەتوانن بۆ ڕێبازی ئەوان نابڕن ئەتوانن خزمەت بکەن لەوانەیە کەسێک بتوانێت وەکو ئەوان خزمەت بکات خزمەتێک بکات کە لەوان گەورەتر بێ بەس ناگاتە یەقینی ئەوان
و ناگاتە ورەی بەرزی ئەوان و ناگاتە ئیخلاسی ئەوان. زۆر باشە، زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد شەریعە زانا و بانخوازیانی سوپاس کام دەرفەتت بێمە بەخشی زۆر بەخێربێ. بەڵێ زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجي محمود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ خۆشەویستان لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوی قوتابیان هەسا بە ئەنجامدانی پانێڵێک کە تێیدا تایبەت بوو بە شکۆی باڵاپۆشی و تێیدا کۆمەڵێک میوان و کۆمەڵێک خانمانی باڵاپۆش بانگێش کرابن و داوەت کرابوون. پامنێرمان ڕامیا ڕسمان لە سلێمانی ڤیددیوەکی بۆ ئامادە کردوین کە لەگەڵ دوو کەس لەو کەسانە دەدوێت کابوونەتە باڵاپۆش و ئەزمموی باڵاپۆشیان کردووە و لیان دەپرسێت جیاوازی ئێستان لەگەڵ پێشووتریان چۆن بڕیاری باڵاپۆشیان داوە و بابێکەوە بینەری ڤیددیۆکە بین زیاتر دەربارەی ڤیددیۆکە بزانین بزانین چی لە خۆ دەگرێت و ڕای ئەو خانمانە چین. سارا ماوەی 2 مانگە بووە بە باڵاپۆش. باز لەو هۆکارانە دەکات کە هاندەر بوون بۆ باڵاپۆشی و هاوڕەکانی دەوروبەری ڕۆڵی سەرەکیان هەبووە بۆ بڕیاری کۆتایی ئەو تا ببێت بە باڵاپۆش. سەرەتای باڵاپۆش بوونی من کە بۆ ماوەی 2 مانگە بووم بە باڵاپۆش، ئەگەر ئاسی هەستی خۆم کەم ئەو هەستەی کە من پارێزراوم و تاوان خۆی گەورەیە کە ئەتپارێزە لەبەرەوە یەکێک لە فەرزەکان جێبەجێ ئەەکەیت و گەورە ئەبی لەبەروی خواخۆشی ئەوەی لە دڵی خەڵکی شاخۆشەویستە بیت و یەکێک لە هۆکارانەی کە وای کرد من ببم بە باڵاپۆش برادەرەکانم بوون لەبەرەوەی دەوروبەرم بڕبوو لەو برادرانە و لەو کەسانی کە حیجابوون کە ئەم تاجە زێڕینیان کرد بۆ سەریان کە کاتێک ئەچوینە دەرەوە کاتێک ئەوان مەبینی هەستمە کرد ئەوان مرتاحتر بوون لە من، هەستمە کرد ئەوان پارێزراو بوون وەکو من نەبوون کە تەنانەت نەمەتوانی بە بەسیتیش پێ بکەنم لەبەرەوەی فۆکسەکان زیاتر لەسەر من بوو، بەڵام کە ئەوان حیجابوون ئەگەر پێش بکەنیا بە ئیسراحەتی خۆیان جمجۆڵیشان بکردە ئەو فۆکسیان لەسەر نەبوو ئەو شتە زۆر تایبەتە بوو کەوای لە من کردنیش بمێ ئەو پارێزگاریە وەربگرم. ماوەی 2 مانگە من بوو بە باڵاپۆش ئەلحەمدوللیلا ئەوەی کە بەدەستم ناوە زۆرە پارێزگاریە ئەوەی کە هەستەکەم پارێزراوم و ئەو خۆشەویستیە کە لە دڵی دایکم و باوکم لە دڵی برادەرەکانم لە دڵی دەوروبەرەکەم دروست بووە بۆ من. بگومان یاساگە پێوترە یاسای 100% کاتێک من کە بڕیارمە بۆی ببم بە باڵاپۆش 1 لە 100 ئەو پۆینتێکیشم نەهێشتەوە بۆی کە گومانێک لە دڵما دڵست بێ ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێمەوە و بە هیچ شێوەیەک ئەگەر هەموو دنیاشم بنێ واز نەمەنانم لەبەرەوەی ئەو چێژی ئێستاکە بینیمە هیچ کاتێک نەمبینیەوە. ناوەندی زانکۆ پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەردەوامن لە هەوڵدان بۆ خۆشەویستکردنی باڵاپۆشی لای کچان و خانمانی تازە پێگەیشتوو تا لە ڕێگەی ئەوانەوە تاجی زێڕین بخەنە سەریان. چیرۆکێکی دیکەی باڵاپۆشی باز دەکەین لەنیا جیاوازتر بووە بە باڵاپۆش. ئەو هێشتا لە سەرەتای بوون بە باڵاپۆشیدایە و لە دووڕیانی سفوری باڵاپۆشیدا باڵاپۆشی هەڵبژاردووە و دەڵێت هەنگاوی دواتری ئەوە دەبێت تەواوی جلەکانی وا لێ بکات
کە خوددا بیەوێت. وڵا هەندە دەردی ئەڵێن خواهیدایەت دەیە لە بازار بوو کچێکم بینی ئاو باڵاپۆش بوو ماشەڵی لەبێت زۆر زۆر سەرنجڕاکێش بوو منیشتمە ڕۆمە ماڵەوە بەدایک مەڵم دا لە بانی و لەچکەکەم پێنجشەمە بوو هەڵای نەبوو بەدایک مەمە دوتی وەڵاگەر خوا بیاوێت و ویستی لەسەر بێ ئیشەڵا بۆ نایکی شتێکی باشە ئیتر لە هاوڕێیانم کە باڵاپۆشن پرسم کرد و چەند ڕێنماییکان یامێ وتیان ئەگەر ئێکی جلەکانت بە گونجاو بێت و وامیکە وازی لێ بێنیت و بە تۆنی بیکە و بە گونجایی بیکە و ئیتر لەخوا بەزیا بێ ئاوردەوردە هاتی نەسەڕێگە ئیشەڵا خوا زیاتر هیدایەتمان بە لەگەڵ ئەوەی کە لە چک پێویستە بە تۆنی بکرێت بە شێوازێ بکرێت کە خوای گەورەویستی لەسەرەتی هەروە ئەمە پێویستە جلەکانیشمانی بۆ بگونجێنی لەبەر ئەوەی ئێمە کە باڵاپۆشنی زۆربەی کات مەشنی شتێکی ڕوت لەبەرکەین بەڵام لەوانەیە زۆربەی کات زۆر گونجاو نەبێت ئەگەر وردە وردە باشتیکەین داپۆشاوتریکەین باشترە بێت و هەروە مکیاجیش زۆر سەرنجڕاکێشە ئەگەر کەمیکەین و یان هەر نەیکەین باشتر بێت بڕیارم ناوات گونجاوتر بێت بەڵام ئیشەڵا وردە وردە خۆیان هیدایەتمان بە چاکتریکەین. ساڵانە زیاتر لە 1 ملیۆن ئافرەت لە تەواوی جیهان بڕیاری باڵاپۆشی دەدەن و ڕێگە ڕاستەکە بۆ دنیا و خیامەتیان هەڵەبژێرن ئەوان لە ناخەوە ئاسوودەن و دەڵێن دوای باڵاپۆشیان هەز دەکەن دەروونێکی ئارامتر و ژیانێکی باشتریان هەیە. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ زیزان دووبارە گەڕینە وڵاتان تەوری دۆممان تایبەت کردووە بە باسکردنی یەکێ لە گرفتەکان ئەویش گرفتی بێکاریە بە تایبەتی لای گەنجاندا گەنج هێز و بڕبڕە و پشتی هەر کۆمەلگایەک و نەتەوەیەکە پێویست دەکات کە هەری کاری بۆ بڕخسێنرێت و کار بکرێت لە بەکارخستنی تواناکان و داهێنان و نوێگەری لە هەموو کایەکانی ژیاندا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەم شێوازە نیە نەتوانرا خزمەتێکی باش بە گەنجان بکرێت بۆیە باز لەم گیر و گرفتانە دەکەین کە ڕوبەڕووی گەنجان دەبێتەوە و بە تایبەتیش بێکاری بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەرمان کردەوە مامۆستای زانکۆ بەخێر بێت دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ئێستا پێمان بڵێ ڕۆژی کارکردن لە هەرێمی کوردستانە و بە تایبەتیش لای گەنجاندا چۆن دەبینیت زۆر سپاسەنەکەم بەناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی ئەوەی کە ئەگوزەرێ ئێستا باس لە ئاخر دوا بڵاوکراوی حکوومەت یاریمی کوردستان ئەکرێت و بەپێی یەکێک لە بەڕێزان لە پەرلەمانی کوردستان باس لەوەکەن کە ڕێژەی بێکاری تقریبان بۆ ساڵی 21 ساڵی پار لە نزیکەی 120 بووە و بە تایبەت باس لەوە کرێت کە تقریبان 200,000 دەرچووی زانکۆمان هەیە بێکارن ئەمە کارساتە بەڕاستی کارساتە لە دوور ڕۆ یەکەم ئەوەیە کە ئەم گەنجە وەکو ئاستی خوێندن و خەرجکردنی پارە لەسەر ئەم گەنجە تا گەشتوتە ئەوی کە شادی بەکەلۆریۆس بەدەست بێنێ دوای 16 ساڵ خوێندن ئەو بڕە پارێکە خەرج کراوە لەسەر ئەو گەنجە گەشتوتە ئەوەی کە ئیتر ببێتە کەسێکی بەرەمهێن خزمەتی وڵات بکات خزمەتی شوێنێک بکات لە وڵاتەکە ئەو بڕەپارەیە بە فیرۆ وا ئینسان هەستەکە بە فیرۆ ڕۆشتووە هەرچەند لە بواری وەبەرهێنانی مرۆیی ئستثماری بەشەری نەخێر ئەو گەنجە کە گەشتوتەوە ئاستە و ئەو لێهاتوویە ئەوە فیرۆدان نییە بە فیرۆ نەڕۆشتووە بەڵام وەکو ئەوەی کە ئەو پارەی خەرج کراوە بەرامبەرەکەی چی بووە هیچ نییە بۆ لەبەرەوەی ئەو گەنجە لە ماڵ دانیشتووە یاخود بێکارە بنمونە بۆیە ئەمە ڕووی یەکەم ڕووی دووەم خودی ئەو گەنجە کە بێکار ئەبێ وەکو لاینی دەرونی کاریگەریکی زۆر خراپی هەیە لەسەر و ئەو بە تەمابوو کە تەخەڕج بک بچێتە بواری ئیشکردنە ئیتر لە کەرتی تابێت بە یاخود کەرتی گشتی بێ بتوانێت هاوکاری ماڵی باوکی بکات بنمونە یاخود ئەگەر خۆی خێزاندارە بتوانێت ئیش و کاروباری خێزانەکەی چاکتر بەڕێوە ببا لەبەرەوەی بەدەستهێنانی شەهادە بنمونە بریتە لەوەی کە ئەبێ ئاستی داهاتەکەی ئاستی موچەکەی ئەگەر فەرمانبەر بێت لە حکوومەت بێن لە کەرتی تابێت بەرزتر بێ بەم دوورەوە بەم شێوەیە نیشتیمان ئابووری زەرەری کردووە بۆ خودی تاکەکە و بۆ ئابووری هەرێمی کوردستانیش بۆیە ئەم یعنی ڕێژەی بێکاریە لە بەرامبەر سەروەت و سامانێکی سروشتی کە زۆرمان هەیە سەروەت و سامانێکی مرۆیی کە زۆرمان هەیە بەڕاستی ڕێژەکە نەشیاوە نەگونجاوە
طبعا حاڵەت یاریمی کوردستان بەدەر نییە لەوەی کە لە عێراقیش ئەگوزارێ ئێستا عێراق جەنابتان ئەزان وەکو یەدەگی نەوتی لە زۆر لە پێشەوە یعنی لە وڵاتە یەکەمەکانی ئاستی جیهانە بە هەمان شێواز هەرێمی کوردستان لە غازی سروشتی و لە نەوتیش بەڵام لەگەڵ ئەوشە سێرەکەی بەڕێزت عێراقیش ئەناڵێتەوە بەدەستی هەژاری بنمونە عێراق تقریبن وا باس ئەکرێ 10 ملیۆن کەس لە حاڵەتی هەژارین وڵاتێکە کەس وەکو سەر و سامان لەوانەیە لە پێشەوە بێ لە ئاستی جیهان لە نەوتە لە کانزاکان لە بابەتەکانی ترە بەڵام بەداخەوە سیرەکەی جەنابەت لە ئاستی هەژاری هاوڵاتیانی ئەم وڵاتە سێرەکەی بەڕێزت زۆر وەزیان زۆر خراپە. زۆر باشە کاک دکتۆر ئامارێکی دروست نییە کە ڕێژەی بێکاری لە عێراق و لە هەرێمی کوردستان بە دیار بخە بەڵام زۆر جەباز دەکرێت لەوەی کە ئەنی ڕێکخراو لەوانەیە کۆمەڵی ئاماریان دەرێ نابێت دەوترێت لە سەدا هەرێمی کوردستان نزیکەت دەبێتەوە لە سەدا 11 بۆ 12 گەنجانی بێکارن. بەڵە ساڵی پار وەکو عەرزی جەنابتان کرد یەکی لە پەلەمانتە عەزیزەکانمان باس لەوەکە کە گەیشتۆت 120 زۆرە ئەم بێکارێکە زۆر بووە ئێستاکە وەکو خۆت ئاماژت پێ گەشتۆتە لە 120 لە کێوە دەستی پێکرد پێ دوانی دوای ئەوەی قەیرانە زۆر بوو دوای 2014 سەیری کە جەنابەت ئابووری بەستراوە بە سیاست یعنی چۆن ئەوترێت هەمیشە وەجهین لە عوملە واحدە دوو ڕوون بۆ یەک دراو دوو دی و یەک دراون بۆ لەبەر ئەوەی کەسی سەرمایەدار بنمونە کە ئەوێ ئیش بکات پێویستی بە ژینگێکی ئارامە مستەقڕە و جێگیرە کە سەیرەکە پارێکی بخاتە گەڕ پارێک نەمێنێ خوانەخواستە شەڕ ببێ منارەی سیاسیە نائارامیە ئەو پارەیە هەڵەگرێ چێ بۆ شوێنێکی تر ئیخاتە گەڕەوە یاخۆ ئیخاتە ئیستیسمارەوە بەرهێنان بۆیە سێرێکی بەڕێزێت لەکوێ نائارامی هەبوو ناجێگیری هەبوو لەوێ ئابووری ئیش ناکە باشە 2014 ناکۆکی کەوتە بین حکوومەت یاریمی کوردستان و حکوومەتی بەغا شەڕی داعش بوو ئیتر نرخی نەوتیش وردە بینیمان کە دابەزی ئەمانە طبعا لەگەڵ ناکۆکی لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغا وای لێ هات کە بە نمونە حکوومەتی بەغا بڕیاریدا کە حکوومەت یاریمی کوردستان بۆی نییە یاخود وڵاتان بۆیان نییە ناتوانن لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانە ڕاستەوخۆ تعامل بکەن بۆ کڕینی ناوت ئەو بوو بە کێشێکی زۆر گەورەکە ئێمە ئابوووریەکەمان لەبەر ئابوورێکی وەکو پەیکەرەکەی لاسەنگی تایە تەوازونی تیانە پشتە بەسێ بە وەکو ئابووری عێراق و زۆرینە وڵاتە نەوتیەکان بە فرۆشتنی نەوت ئەمە بێتەوەی چی و حکوومەتی فدرالیش هات لە ئەو شوێنەی کە زۆر گرنگە حکوومەت یاریمی کوردستانی گرت ئەتوانی بڵێن حکوومەت یاریمی کوردستانی خنکاند لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیایە وای لێ هات کە ئیتر هیچ دەرچەیەک هیچ مەخرجێکمان نەبێ کە ئێمە بتوانین نەوتەکەمان هەناردە بکەین نەوتەکەمان بفرۆشین و پارەمان دەست بکەوێت بۆ خەرجکردنی بۆ موچە و معیشەتی ژیانمان ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان نەیتوانیوە لەگەڵ کەرتی تایبەتیش بەتەکیت بەیەکەوە ئابووریەکی زانستیانەی تەندروست پێک بێنن کە پشت نەبەستێ بە نەوت یعنی ئێمە هەمیشە ڕخناگرین لە حکوومەتی عێراقی ڕخناگرین لە کەرتی تایبەتی عێراقی کە ئەو لاسەنگی هەیە باشە کە ئێمە ڕخناگرین کە ڕخنەکەمان لە جێگی خۆیە ئەولا خۆمان چاک بکەینەوە ئێستا یعنی بێ ئەوەی ببێتە بچێتە بابەتی باس و مەدح و وەسفین یعنی ئەبینین وەزارەتی کشت و کاڵ وردە خەریکە ئەو بۆشایەمان بۆ پڕەکاتەوە یعنی گرنگی داوە بە بەرهومی بوومی کشت و کاڵی گرنگی داوە تەبان ئەوەش بریتە لە ئاسایشی خۆراک هەوڵدەین ئاسایشی خۆراک دابین بکەین ئاسایشی خۆراک بریتە لەوەی کە خستنە ڕووی خۆمان لەبەرەوە جنابتە نەزان خستنە ڕووی شتومەک بریتە لە دوو بەشی ناوخۆیی کە ئەخرێتە ڕوو و ئەو بەشێک کە ئێمە هاوردەیەکەینە دەرەوە ئەوەش ئەخێنە ڕوو بۆ هاوردە ئەکرێ لەبەرەوە توانەوە ئیمکانیەتی خۆمان لەو ئاستە گونجاوانیە کە پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە بەو ئیمکانیەتە بۆیە ناچاری چی بکەین هاوردێشت لە دەرەوە بکەین ئێستا وای هاتووە وردە لە هەندێک لە بوارەکانی بەرمهێنان لە کشت و کاڵ لەخوا بەزیاد بێ ئەوەمان ڕاگەیاندووە کە ئێمە پێویستیمان بەچی نییە بە هاوردەکردنی ئەو جۆرە بابەتانە نییە معنای ئەوەیە بە نمونە ئێمە ئەگەر پەتاتەمان ڕاگرت لە هاوردەکردن تەماتەمان ڕاگرت لە هاوردەکردن ئەو بڕەپارەیە ببورن کە ئەنێردرا بۆ کڕینی ئەو بابەتانە لە دەرەوە لەبری ئەوە بنێردرێت بۆ ئیستیهلاک بۆ خواردەمەنی ئەنێردرێت بۆ کڕینی مەکائین
ئەنێردرێت بۆ هێنانی ڕاوێژکارێکی بتوانە لە هەندێک شت ینی شتمان پێ بڵێ بۆی بتوانین ئابوووریەکەمان پێش بخین. معنەی ئەوەیە چەنی مە بتوانین هاوردەکردنی خواردەمەنی و ئەو بابەتە ئستێلاکیانە کەم بکەینەوە ئەکرێ ئەو بڕە پارەیە وەکو ئەوی کە ئەگەڕێتی بۆ خۆمان کە ئەو پارێک کە دەستمان ئەکەوێت لە شەڕکردنیەکی زۆر سەخت لەگەڵ بەغایە و لەگەڵ جیهانە بۆ فرۆشتنی نەوت و ملمنایی سیاسی کە لە ناو هەرێمی کوردستان هەیە. ئەو بڕە پارەی لەبریەوە بنێردت بۆ ئستێهلاک ئەنێردت بۆ استثمار بۆ بەرهێنان ئەو خاڵە گرنگەکەیە. دکتۆر لە ئێستادا زۆر گلی لەوە دەکرێت کە گەنجانی ئێمە بۆن منە هەموو کارێک ناکان یاخود ئەوەندەی کرێکاری بیانیەتە کوردستان هەموو ئەو کارانە دەکەن و بە نرخێکی زۆر کەمتریش. ئێمە خۆمان هەلی کارمانیان ئەو تا هەلی کار بۆ گەنجەکانمان نەڕەخساوە و ئایا کەسانی بیانی باشتر لە ئێمە کار دەکەن؟ نێنی وەکو باشتر نین کسە باشەکەم ئەوەیە کە باشترەکە چیە باشترەکە بۆ بەرەمهێن بۆ دوکاندار بۆ فرۆشیار هەرزانترە. ئەو کەسە بیانیە دێت بە $300 ئیشەکە لە ناو کارگەکە ئەخەوێ بۆ خۆی حێراسەتی کارگەکەشی بۆ ئەکە بنمونە و $300 ئەو $300 مانگانە کە بێتە $3600 یاخود 3000 یاخود 2500 بنێنێتەوە بۆ وڵاتەکەی خۆی وا ئەوترێت کە لە وڵاتەکەی خۆی بەتابەت لە وڵاتە ئاسیەویەکان پارێکی زۆرەکە و ئەتوانن بە $3000 بە $4000 ئەتوانە خانوو بکڕن لەوێ. باشە ئەو مستەفیدە دێتوانێمی کوردستان بە $300 بە 250 ئیشەکە بەڵام و منیش وەکو خاوەنکار منیش مستەفیدم ئەی هێنم. باشە گەنجەکەی خۆمان بێکار ئەبێ بۆ لەبەر ئەوی ئەو شوێنێکە هەلی کاری تایە بنمونە پڕەکرێتەوە لە لایەنی دەستی کاری بیانی. باشە گەنجەکەی خۆمان وەرە ئەم ئیشەم بۆ بکە وەڵای ئەوە چیاو نییە من نایکەم. ئەمە یەک دوو ئەو ئیشەشی کرد $300 لەم وەزعە سعری دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کە وا دابەزێنراوە بۆ تا 1480 ئێستا باس ناوە کرێت کە تۆزێک بەهێز بکرێت ئەو سعری گۆڕینەوەی دینار بەرامبەر بە دۆلار و زۆرینەی شتەکان من لە دەرەوە هاوردە ئەکرێ ئەو گەنجە بنمونە ئەگەر خێزانداریش بێ فریای کرێ خانووەکەوێ فریای نەوت و گاز و هات شۆکردن ئەکەوێ بەتەکیید وەڵامەکە نەخێرە. فریای ئەو بابەتانە ئەکەوێت کە لە دەرەوە هاوردە ئەکرێن معقوڵ نیە هەموو ڕۆژێک پەتاتە بخوا هەموو ڕۆژێک تەماتە بخوا ڕۆژێک حەزەکە گۆشت بخوا گۆشتەکەشت تۆ جەنابەت بنمونە ئەوی کە باس ئەکرێت ئەوەش لە دەرەوە هەندێکیان هاوردە ئەکرێت واتە لە ئابووریە کە پشتە بەستێ بە هاوردەکردنی شتومەک و نرخی دینارەکە بەرامبەر بە دۆلارەکە زۆر لە ئاستێکی زۆر نزمدایە و موچەکەش زۆر کەمە بە تەکید گەنجەکەی خۆڵ بەشەکە دکتۆر کێ بەرپرسە لەمە کێ ئەمە ڕێ بخاتەوە کێ دەبێت بۆی کە گەنجان بێکار نەبن بێت کەرتی تایبەت و کەرتی گشتی بە یەکەوە. کەرتی تایبەت ئێستا حکوومەتمان باسەوەکە کە پارەی نییە ئیتر پارەی هەیە پارەی نییە ئەوە بەڕێزان لە چاودێری داراییە بەڕێزان لە پەرلەمانە ئەوانە بابەتەکەمان بۆ یەکلاکەنەوە ئەوە شتێکی ترە. ئەو پارەی کە هەیە لە هەرێم زۆرە بەڵێ زۆرە بەڵگە سیرکی هەزاران پرۆژەی نێشەجێبوون هەیە ئەگەر پارە نەبێت ئەم پرۆژانە چین ئەکرێن بنمونە بوارەکانی تریش هەیە. لێرە ئەرکی کەرتی تابەت ئەوەیە کە هەوڵ بدا بۆ دامەزراندنی پرۆژەی تازە و حکوومەتیش تا بتوانێت دوور بکەوێتەوە لەو بابەتەن بۆ ئەوی خەرجەکانی زیاد نەکات. حکوومەت لەسەر حکوومەت چی هەیە سیر بکە بە نەخشەیەکی زانستیانە بە ئامارێکی دقیق و ورد سیر بکە لەکوێ ئیمکانیەتە ئەومان هەیە پێداویستەکانی خۆمان لە بەرهەمی خۆمان پڕ بکەینەوە ئەوە ڕابگرێ بۆ لەبەرەوە من 1 کیلۆ پەتاتەم هێنا لە دەرەوە وەکو ئەوەی کە دۆلارەکەم کە لە فرۆشتنی ناوتەکە ئەیدەم بە بەرهمێنێکی تورکی یعنی تەمامەن بابەتەکەوایە من ئەڵێم بەرمێنی تورکی دوکانداری تورکی فرۆشیاری تورکی ئێران دەستەکانتە خۆش بێ ئەوە بنمونە $1 بۆ 1 کیلۆ پەتاتە یان 2 کیلۆ پەتاتە کە جوتیارێکی خۆمان لەوێ سێری من ئەکا ئەچم پارەکە ئەدەم بە کەسێکی بیانی معقولە باشە واتە لێرە من ڕێگا گرم لە کێ لە ئەو کەسەی کە یاخود لە ئەو بەرهەمەی کە هەمە لە ناوخۆ ڕێگەی لێ ئەگرم هاوردە بکرێت یاخود ڕسومێکی گومرکی زۆری ئەخەمە سەر بۆ ئەوەی هەر کەسێک ویستی بەرهەمی تورکی و ئێرانی بکڕە گران بێ. لێرە پرسیارم لێکەن جەنابتان ئەی بەرهەمی ناخۆی گران نییە بەڵێ گرانە ئەوەش گرانە ئەی هاوڵاتی چی بکە ئەبێ لێرە حکوومەت
ئاسانکاری بکە لە سەرەتاوە بۆ بەرمێنی ناوخۆیی بۆ ئەو شتەکان بفرۆشێ بە نرخێکی گونجاو وردە کە وەستا لەسەر قاچی خۆی ئەو کاتە اختصاسمان وەرگرت لە بەرمهێنانی پەتاتەیە گەنمە تەماتەیە ئەبینن جنابتان من هەمیشە جەختە خەمە سەر چی لەسەر خواردەمەنی بۆ لەبەر ئەوەی لە پۆلیۆنکردنی پێداویستەکانی ئینسانی یەکەم و گرنگترین پێداویستی ئینسانینە مانەوەیە بمێنێ نەمرێ کە یەکەم شێتەوە خواردەمەنیە. معنی ئەوەیە یەکەم هەنگاوی من ئەبێ ئەنجومەنی وەزیرانی کوردستان ئێستاوە کابینەی داهاتوو کەرتی کشتتوکاڵ بکاتە ئامانجی سەرەکی ئەمنی غیذایی ئاسایشی خواردەمەنی خواینی خواردن بکاتە ئامانجی سەرەکی یەکەم هەنگاوی ئەوە بێ پلانێکی 4 ساڵە 5 ساڵانە دینی دابنێ بۆ ئەوەی کە ئەم کەرتە بەهێز بکات. ئەمە بەدەستی حکوومەتە وەرە کەرتی تایبەت لە بری ئەوەی بچی $1 ملیۆن کە مافی خۆیە کەرتی تایبەت بچێ $1 ملیۆن بەروبوومی تورکیمان بۆ بێنێ ئەی هێنە لە بازارەکان یاریمی کوردستان ئەی فرۆشێ بە ماوەی 2 هەفتەیەک 2 هەفتە $250,000 ئەخەتە گیرفانی خۆی وەک سەرماکەشی بۆ گەڕاوەتەوە. ئەمە بەراوردی بکەرەوە بە ئەوەی کە پرۆژەیەک دابمەزرێنی گەنجی خۆمان لەوێ ئیش بکات بە چەند ساڵ پارێکی بۆ ئەگەڕێتەوە 4 ساڵ و 5 ساڵ باشە معقولە من بە 4 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ سەرمایەکەم بۆ بگەڕێتەوە ئەوە بکەم یان لە ماوەی 2 هەفتە پارەکەم بۆ بگەڕێتەوە نەوەڵە 2 هەفتەکە ئەەکەم ئەمە ئەرکی سەر شانی حکوومەتە ڕێگە بگرێ لەوە بە یاساتەمان. دکتۆر ئێمە کە دەڵێن گەنج کچمان هەیە و کوڕمان هەیە لە وڵاتی ئێمە زیاتر لەواچە کوڕان کار بکەن بەڵام ئێستا دەبینین زۆر خواز لەسەر کارکردنی ئافرەت زۆر بۆ لە بواری ئیداریات زیاتر بەڵێ یعنی لاچە من وەکو خۆم کە ئافرەتم پێم خۆش بێ کە ئافرەتانیش سەربەخۆی ئابووریان هەبێ و کار بکەن بەڵام دەوتری ئێستا ئەوەندەی ئافرەتان کار دەکەن وای کردووە کوڕانیا خۆت گەنجانی تر کاریان دەست نەکەوێ لە کاتێکدا دەبینین لە وڵاتانی تر هەردووکیان لە کایەکاندا کار دەکەن و کێشێکی ئەوتۆشیان ڕەنگە نەبێ ئەمە تا چەندێک دروستە نەخۆی قسەکەی جنابتان ڕاستە بەس تقریبا ئەو خانمە ئازیزانە کە ئازیزەکانمان زیاتر لە هین لە بواری ئیداریات ئیشەکان یعنی بواری خەدەمیە زیاتر من ئەوەی کە ئەرزی جنابتانم کرد کەرتی کشت و کاڵ بەڕاستی ڕێزم هەیە بۆ کچ و خوشکە ئازیزەکانی خۆمان بۆ خانمە ئازیزەکان ئەوان دەرەقەتی ئەوە نایەن وەکو توانەی جەستەیی لە بواری کشت و کاڵ و بابەتانە ئیش بکەن ببورن لەوانەیە ئێستا ڕەخنم لێ بگیرێ لەسەر ئەم قسێ بەڵام ئەمە حەقیقەتێکە ئەو بە ڕێزانە ئەکرێ بە نمونە لە بواری تەندروستی ئیش بکەن گونجاو بۆیان لە بواری ئیلکترۆنیات لە بواری ئیداری لە کۆمەڵێک بوار لەوانەیە ئەسڵ پێشی پیاوانیش بکەون کوڕانیش بکەون ئەمە حقیقەتێکە بەڵام لە بواری ئیش و کاروباری جستەیی و ماندووبوونی تیانەوەڵا یەکەم هەنگا وەکووتمان کەرتی کشت و کاڵ و کوڕان بچنە ئەو بوارە ئەکرێ لەو کێڵگەیە ئەگەر ئیش و کاروباری ئیداری بێ کچە ئازیزەکانمان خانمە ئازیزەکان لەو بوارانە ئیش بکەن ئاساییە هیچ ڕێگرێک نییە بۆ ئەو بابەتە بەڵام قسەکەی جنابتان زۆر ڕاستە کە بەڕاستی یعنی و ئەمەش ئێمە تقریبا تاڕادێکی زۆر چاولێکەریە لە ئەوروپا و وڵاتە پێشکەوتوەکان کە زۆرینەی ئیش و کاروبارە ئیداریەکان خانمە ئازیزەکان ئەیکەن ئەمەش تقریبا شتێکی چۆتە ئەو بوارەوە لە هەمان کات ئەمسان شتێکی حەقیش بڵێ لە ڕێگەی با بڵێن دیبلۆماسیەتەوە لە ڕێگەی ئیش و کاروباری ئیداری من وەکو خۆم شخصیان لەوانەیە ئافرەتان گونجاوتر بن بان زۆر باشە ئەمە دوژایتیم بۆ دروستەکە لەگەڵ پیاوانە بابەتێکی دیکە هەیە ئەنی گرنگە کە گەنج ڕاستە بێکاری هەیە ڕاست ئێستا قەیران هەیە بەڵام تا چەند مویمە خۆی بدۆزێتەوە ئەنی بزانێک خۆی لە چیە باشە لە چ بوارێکە باشە بۆ منم چەند جاری دیکەش لە بەرنامەی پێم ڕۆژە باسم کردو گەنجە بووە کە تەخەڕۆجی شتێکی دیکە بوو بۆ منە زمانی تەواو کردو ئینگلیزی تەواو کردو کوردی تەواو کردو برادرێک دەناسم کە بابەتێکی دیکەی تەواو کردو بەڵام هاتووە خۆی دۆزیوەتەوە لە گرافیک و مۆنتاژ و دیزاین و ئەو شتانە ئێستا لە ماگانە بە $2,000 کارەکەم تا چەند گرنگە گەنجان دەستەوەستان نەبن و پەرە بە توانەکانی بدات بەوەی کە بتوانێت خۆ بدۆزێتەوە لە ڕێگەیەکەوە هەلێکی کار بۆ خۆی بدۆزێتەوە بەتەکید یەکەم شت من هەمیشە بە تەلەبە ئازیزەکانی خۆمان ئەڵێم کە تەخەڕوجت کرد یەکەم حکوومەت بەڵێنی نەداوە بە کەس دامەزرێنێ ئەمە حقیقەتێکە جگە لە یەکەم و دوم و سێم ئەوەش تەسەورەکەم نازانم ئەوە بڕیارە یان یاسایە تەسەورەکەم بڕیار بێ نەک یاسا ئیتر ئەوە نازانم ببڕم وەکو لاینی قانونی بەڵام وەکو حقیقەت حکوومەت بەڵێنی نەداوە بە کەس دای بمەزرێنێ ئەوە یەک دوو هیچ وڵاتێک شاوانیانی لە هیچ وڵاتێکی شوانیە حقیقەت وایە اونجا ئێمە ئەگەر بینە سەر ڕێژەی بێکاری شارەوە ببڕ قسەش فەرموو جەنابتان بێکاری شاراوە لە دەوائر دام و دەستگا حکوومیەکان ئێمە زۆرمان هەیە بێکاری شاراوە یە لەبەری ئەوە ینی بۆ نمونە لەم شوێنە لەبەری ئەوەی کە 4 کەس ئیشی بکە 14 کەس ئیشەکە
واتە ئەو چوار کەسە فعلەن کەسانێکی خزمەتەکان کەسانی کن بەرمێنن بەڵام ئەو دەکەی تر ئەو شەشەکەی تر تەنها موچە خۆرن ئیش و کارباریان نییە لێرە ئەبێ هەوڵ بدرێت کە ئەو بابەتە یعنی ڕابگیرێ و فعلەن کەسی شیا بچێتە شوێنی شیا و بتوانن بە شێوەیەکی گونجاو ئیدارەی دۆخەکە بکەن کە خەڵک زیاتر بەرەوکردی تابەت بڕوا بەرەو ئەوەی خۆی ببێتە مدیری خۆی نەک کەسێک ببێتە مدیری خۆی ببێتە مدیر نەبێتە فەرمانبەر ئیتر کەرتی تابەتە کەرتی گشتیە ئەمە معنەیەوەیە کە ئێمە هەوڵ بدێن بەرەو یەکەم شت بەرەو پرۆژەی بچووک کە پێویستی بە سەرمایەکی کەمە ئەوەش دیسان جارێکی تر ئەکرێ حکوومەت لێرە هاوکاری بکە وەکو لاینی یاسا و ڕێسا وەکو شتێک هاندان بێن یعنی ئیتر ئەگەر بابەتی داراییشی تابێت شتێکی زۆر باشە دکتۆر ئەنی بۆ خۆش قسە بکەین و ڕاستی بڵین بۆ منە ئێستا لە تەواوی دائیرەکانە لە تەواوی فەرمانگەکانی حکوومەتە بەهۆی ئەوەی کە کارمەندێکی زۆر خانەنشین دەبێت نەقسی کارمەندان هەیە حکوومەت پلانێکی نییە کە هەنێک لەو کەسانی کە لە 2000 نازانم سیانزە چەنەوە تا ئێستا کەس دانەمەزراوە ئەو هەموو ینی لە 2013 تا 2022 خۆتەزانی بە سەدان کەس لاانم گاتە هزاران کەسیش کە خانەنشین بوون ئەزانیت چه ئوستازگیان قسەکەی جەنابەت زۆر ڕاستە بەیانیان هەندێک لە کەناڵەکان ئەڵێ ئێمە لە ئاسمانەوە ڕسمی شارەکە ئەگرین لەکوێ ئیزدیحام و قەرەباڵغی هەیە و ئامۆژگاری بۆ سایق و لێخۆرە بەڕێزەکانەکانڵن لەو ڕێگای نەڕۆن ئەوە ئیزدیحامە بچنە شوێنێکی تر حکوومەت ئەتوانێت وێنەیەکی گشتی وە نەخشەیەکی گشتی وە لەسەر هێزی کار دەستی کار بەدەست بێنێ لە ئامارە و بابەتانە بزانین لەکوێ قەرەباڵغی هەیە ئەو بێکاری شارەوە هەیە ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت لەکوێ خاننشین ئەکرێ خەڵک لێرە یەکەم شت طبعاً ئەوەی کە خاننشین ئەکرێ خەڵکی تر ئۆتۆماتیکیان لەو شوێنە لێرە هەڵ بگرێ بخاتە ئەو شوێنە ئەگەر اختصاسەکان شیاوبوون گونجاو بوون نه ئەگەر پێویستیمان بە دامەزراندن هەبێت بعد خەڵک دامەزرێ بەڵام کێشەی یەکەم ئەوەیە لەکوێ قەرەباڵغی و ئیزدیحام و زۆر بێکاری شارە ئەوانە هەیە لەو شوێنە هەڵیان بگرێ بیان با بۆ شوێنێکی تر ئەو زۆر گرنگە بۆ لێرە چی کرد حکوومەت خەڵکێکی تازەی دانەمەزراند بۆ ئەوەی نەفەقاتی تەشغیلی خەرجەکانی بەکارخستن و موچە زیاد نەبێت و هەمیشە مناقەشەی ئەوە موچە پارە هات پارە نهات موچە دابشکرا و نەکرا نەجاتمانە بێ لەم بابەتە ئەوە یەک دوو تۆ جەنابەت ئەو بێکاری شارەوە کەمە بێتەوە کێشێکی زۆر گەورەت بۆ حەلەکە کە لەوانەیە کەسانێکی شادەی بەرز وەکو باسمان کرد شارەی بەرز و گونجاویان هەبێ لە شوێنێکی گونجاوی خۆیان ئیش نەکەن تەخەسوسی دەقیقیان وەربگرا چەند کەسن ئەوانە بیان گۆزەوە بۆ شوێنێکی تر لێرە وەکووتمان لێرە بێکاری شارەوەکە کەمی کردووە موچەکە زیادی نەکرد دوای ئەوەی کە ئەمەد کرد تەواو بوو ئەو کاتای باس لە چیەکەین باستەوەکەین کە ئەمە پێویستیمان بەدامەزراندنە یاننا بەو شێوەیە تەسەوڕەکەم کێشەکەمان حەل ببێ دکتۆر لە کۆتاییدا ئەگەر شتێکم ما بێ حەزبکی ئاماژەی پێ بێی لە بەرنامەکە من هەمیشە هەموو مقابلێکی تلویزیۆنی ئەڵێم بەڕێزان ئەنجومەنی وەزیران بەڕێزان لە وەزارەتی زراعە گرنگی بدەن بە زراعە یعنی مەبەستم نیواز بێن لە بوارەکانی تر بەس ئامانجی یەکەممان کشت و کاڵ بێ وەزارەتی کشت و کاڵ کردی تایبەت حکوومەت یاریمی کوردستان هانی کردی تایبەت بدا بەرەو کشت و کاڵ بڕوە یعنی ئێستا چۆن وابزانم پار بوو پلانێکی وەبەرهێنانیان ڕاگەیاند بۆ چەند هەرێکی ئینی وەبەرهێنان و استثمار ئەو پلانە تەنها تەرخان بکرێ بۆ کردی کشت و کاڵ کەی گەشتینە بوو قسەشە فەرموو جنابتان کەی گەشتینە ئەوەی کە ئیتر ئاسایشی خۆراکمان دابین کرد ئەو کاتە بەغا قوبوڵەکەیان ناکا ئێران قوبوڵەکەیان ناکا تورکیا قوبوڵەکەیان ناکا نەوت ئەفرۆشن نەوت نافرۆشن ئەو پارێک کە دەستمان ئەکەوێ بۆ دابینکردنی پێداویستەکانی خۆمان ئەو کاتە ئەکرێ لە مرکز و هینێکی بەهێزەوە لە مناقەشات و قسەکردن لەگەڵ بەغا و تورکیا و ئێران بکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ پسپۆ لە بواری ئابرووری سپاسکەم دەفەتت بێمە بەخشی بەڵ ئازیزان لەگەڵتان بەردەوام دەبین ڤیدیۆکمان ئامادەیە کە کۆمەڵێک خاتون هەستاون بە ئەنجامدانی کاری دەستی و پێشنگایەکیان سازداوە هاوکارانمان ڤیدیۆکیان لەو بارەوە بۆ ئامادە کردوین لە گەرمیان بابێکەوە بینەریبین.
خوێندکارێکی بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردەی زانکۆی گەرمیان پێشداریونە فیستیڤاڵی هەفتە چالاکی زانکۆیان کردووە بەکاری دەستی من خۆم حەز و خولیایەکم هەبوو بۆم کارە و لە تەنیشت خوێندنەکەشمە ئەم کارم کردووە من ماوەی 4 ساڵە خەریکی ئەم کارم بەڵام ئەم ساڵ زیاتر دەستم پێ کردووە و لە تەنیشتی خوێندنەکەمە ئەم کارەکەم هەمووکو سەرچاوەیەکی داهات هەمووکو حەز و خولیای خۆم بۆ کارەکەم منە گروپ تابێکی پەیمانگا نزیکەی 4 ساڵە بێت ئیشی دەستیەکەم زیاتر برۆمدا بە ئیشەکەم لە پاڵی خوێندنەکەشمە هەروەها بە ئێمە وەکو گروپی کچانی دەستڕەنگینی کەلار و هەروەها ڕێکخراوێکشماندا مەزراندووە وەکو چەند ئەندامێکین ئیتر لە چارچێوەی گەرمیانین بۆ زیاتر بە گروپ بەشداریەکەن لە فستیڤاڵەکان لە پێشانگاکان لە سلێمانی لە هەڵەبجە لە چەمچەماڵ وەکو گروپ و زیاتر بایەخ بە گشتی کولتوری کۆنەکانین. من ماوەی زیاتر 4 ساڵە لە زانکۆم ئەم 4 ساڵە بەشداری چالاکیەکانەکەم لەخوا بەزیاد بەهۆی ئەوەی خوێندکاران زیاتر خواستیانە سەر کارەکانم بۆ ئەمە جوای کردو پەرە بە کارەکانم بدەم شتی تازەتر دروستکەم زیاتر متابعە بکەم سەیری کاری ئەوانەی بکەم کە پێش من دەستیان پێکردو یاخود ئەوانەی کە بیرۆکەی جیاوازیانێ بیرۆکەیان لێ وەرگرم خۆم شتی جیاوازتر دروست بکەم لەخوای گەورە بەزیاد بێم داواکاریکی باش لەسەر کارەکانمە ئێستا جگەل لە زانکۆی گەرمیان و سنووری گەرمیان بەعام بڵین داواکاری لەسەر ئیشەکانم لە دەرەوە تەنانەت لە شوێنانی ترک و ئێران داواکاری لەسەر ئیشەکانمە من سەرەتا دەستم کرد بەم کارە لە سەرتاوکو حەز و خولیایەکی خۆم بۆ کەسە نزیکەکانم بۆ خوشکەکانم بۆ خزمەکانم ئەم ئیشەمە کرد حەز و خولیان بوو دواتر وردە یعنی خەڵک داوای لێمە کرد ئەویت بۆم بکە با پارەت بمێ ینی چۆن بڵێ تەموحێ کەوتە پێشم وتم باشە من ئەم بەهرەیەم هەیە بۆچی وردە پەرەی پێ نەدەم شتی زیاتر ئیتر لەخوا بەزیاد بێ زیاتر بۆ ماوەی 4 بۆ 5 ساڵە سەرەتاوە ساڵی یەکەم زیاتر حەز و خولیا بوو دواتر کردم بە بزنسێکی بچوو بۆ خۆم. بەڵازدان و خۆشەویستان بانخوازی کۆچکردو و خی گەور لێ خۆش بێت و بەبەشتی بەنی شاد بێ مامۆستا شەمال موفتی لەگەڵەوەی کە بانخوازێکی کاریگەر بوو لە هەرێمی کوردستاندا لەگەڵشیدا ژینگە پارێزێکی کاریگەر بوو و چەندین چالاکی جۆراجۆری هەبووە لە بواری ژینگە و ژینگە پارێزیدا ساڵانە خەڵاتی ژینگە پارێزی مامۆستا شەمال موفتی پێشکەش بۆ کەسانە دەکرێت کە خزمەتیان لە بواری ژینگەدا کردووە ئەم ساڵیش باماشەوە ئەو خەڵاتە زێڕینە پێشکەش بە چەند کەسێکراوە لەو بارەوە هاوکارمان ڕامێ ڕوسمان ڤیتێکی بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. بانخواز و کەسایەتی دیاری ئیسلامی لە پاڵکاری بانخوازیەکەیدا کەسایەتیەکی ژینگە دۆست بوو هەوڵی ئەوەی دەدا دۆخی ژینگەی کوردستان باشتر بکرێت و بەردەوام ڕێنمایی و پرۆگرامەکانی دەچوونە سەر ژینگە دۆستی لە ساڵیادی کۆچی دوای ئەم زانایە لە سلێمانی مەراسیمێک سازکراو خەڵاتی مامۆستا شەماڵ بەخشرایە چەند کەسایەتیەک وەزیری پێشووی ژینگە باز لە ڕۆڵی مامۆستا شەماڵ دەکات لە کاروباری ژینگە و دەڵێت بەڕاستی مامۆستا شەماڵ وەکو کەسایەتێکی ئاینی و لە بنەماڵەیەکی ئاین پەروەر
ئەو پەروەردەی وەریگرت بوو شارەزاییشی لە ئیسلام و بێگومانیش لەبەرەوەی وەکو قوتابیەک لە مەدرسەی بانکخوازی فێری ئیسلامەتی بوو پێم وابوو ئەم پاراستنی ژینگەیەشی هەر لە خۆشەویستی ئیسلامەوە وەرگرت بوو نی پێی وابوو ئیسلام داوای ژینگە پارێزیەکە ئیسلام داوای پارێزگاری لە سروشتەکە داوای خۆشەویستی سروشتەکە بێ بۆیە ئێمە ژینگە پارێزی بکەین بۆیە پێم وایە هەوڵەکانی مامۆستا شەماڵ بە تایبەتی لە بارودۆخێکە کە ژینگە پارێزی شتێکی کەم بوویان نەبوو ئەو دەستی پێکرد و بانکخوازیش بە هەمان شێوە بەو شێوازە بانکخوازیە کە مامۆستا شەماڵ لە سلێمانی و لە ناو وەسەتێکی ئەلمانی تونڕەوە پەروەردە بوو بوو دەوروبەرەکەی کەی توانی بانگەشە بکە مامۆستا شەماڵ لە ناو جیلێکە ژێ ئەو جیلە دوورکەوتنەوەیەکە بوو لە ئیسلام زۆر لە ناویاندا بەڵام لەوێت توانێ ڕۆلی کاریگەری خۆی هەبێ دەوری خۆی ببێ و خزمەتی خۆی بکە بۆیە جێی دەستخۆشیە کە هەمومان ئەومان لەبیر بێ کە مامۆستا هەم لە بواری بانکخوازی کەم تەرخەمی نەکرد ئەوەندی لە توانایە بوو مە یەخاڵ زۆر گرنگە بێڵێن مامۆستا کەسایەتێکی حیزبی نەبوو و دۆستایەتی بەڵێ هەموو ئیسلامیەکان یەکرد بەڵام بە هیچ شێوەیەک ڕۆژێک لە ڕۆژان باوەڕی نەبات تاعسوبی حیزبایەتی هەبوو نە باوەڕی بە توندڕەوی هەبوو بەڵکو داعیەکی و موسڵمانێکی میانڕە و لەسەر خۆ بووە پێم وابوو دەتوانی پەیامەکانی خۆی بگەێنێ نەک لێرە من لە سەفەریش لە ئەوروپا لەگەڵ یابووم لە هەر کۆڕ و کۆمەڵێکا دانیشتینایە ئەم باسی گەورەی ئیسلام و باسی خزمەتی ئیسلام و ڕۆڵی ئیسلامی بۆکردن شەماڵ مفتی یەکێک بووە لە چالاکوانەکانی بواری ژینگە و لە ساڵی 1991 کۆمەڵی کوردستانێکی سەوزی دامەزران چەندین بەرنامەی پەروەردەییشی لەسەر گرنگی ژینگە ئەنجام داوە دیارە بەڕێز جەنابی مامۆستا شەماڵ کەسایەتێکی ئیسلامی بوو کەسایەتێ بوو کە ئەیتوانی هەم ناخی پاک بێ هەم بتوانێت خزمەتێکی گەورە بە ژینگە بکات ئەویش بەڕاستی کەسایەتی خۆی لەسەر بانکخوازی بنیاد نابوو کە کەسێکی بانکخواز بوو ئەم بانکخوازیش سەر چاوەی لە هەم قورئان و هەم سونەت و هەم تاریخی ئیسلامی وەرگرتە بوو توانی بووی نمایشێکی ئەوە بکات کە مرۆڤ بە پاکی هاتوۆتە سەر زەوی خوای گەورە ژینگەی بە پاکی دروست کردووە پێویستەکە هەمیشە ژینگە بە پاکی ڕایگیرێ و دوجاریش ئینسان بە پاکی بە پاک و خاوێنی بە خاک ئەسپێرێتەوە بۆ ئەوەی بۆ ئەو بەهەشتە ڕەوانە بکرێت کە خوای گەورە بە دیمەنی جوان بۆمان نمایشەکە لە قورئانی پیرۆزە بۆیە مامۆستا شەماڵ مفتی کەسایەتێکی گەورە بوو وتوانی نمونەیەکی جوان پێشکە لە تەمەنی خۆیە بۆ دوای خۆشی سەرمەشقێ بێ بۆ خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی من لە دەست بەکاربوونمان وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگە لە یەکەم سەردانم بۆ لای کەسایەتیەکان سەردانی بەڕێز جەنابی مامۆستام کرد کە نەخۆش بوو زۆر یادەوەری و زۆر پشتگیری و پشتیوانی خۆی پێشکەشی ئێمە کرد کەسایەتی مامۆستا شەماڵ نەرم و لەسەرخۆ بوو هەمیشە هەوڵی دەدا پەیامەکانی بە نەرمونیانی بخاتە گوێی بیسەر و بینەرانەوە بۆ هۆیشەوە کەسایەتێکی خۆشەویست بوو لە نێو کۆمەلگا بەڵام لە ساڵی 2016 لە تەمەنی 61 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی بەڵێ خۆشەویستان هاتینا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ هیوادارین سەرجەم بڕگۆ بابەتەکان جێی سود و ڕزامەندی ئێوە بێت و ڕۆژێکی خۆش و پرتەندروستیتان هەبێ هەر شاد بن خواتان لەگەڵ هیوای تەندروستێکی باش بۆ وڵایەکتان بەخواتان دەست پێین